عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان دەستپێک و قۆناغێکی نوێی پەیوەندەکانی هەرێمی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئیسماعیل ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک ئیسماعیل بەخێربێت و خۆشحاڵین. زۆر سپاس دەستی خۆش. کاک ئیسماعیل لە ماوەی 5-6 مانگی ڕابردوو ئاڵوگۆڕەکان تا ڕادەیەک و گەرموگوڕی زیاتر لە مەنتیقەکە بەریەکەوتنی زۆر ڕێکەوتن هەندێک گوشار یعنی دۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە جوڵایە. پێم خۆشە بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی سەرۆکی هەرێمی کوردستان دووەمین سەرۆکی هەرێمی کوردستانەوە شرۆڤێکی ئەو دۆخە بکەین کە بە تایبەت پابەند بە پرسی هەرێمی کوردستان و ناوچەکانی مادەی 140ەوە. خوێندنەوەی کاک ئیسماعیل چیە بۆ ئەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بە شێوەیەکی ڕسمی لە پەرلەمانی کوردستان هەڵبژێرا و لە مراسیمێکی شایستەیە سوێندی یاسایی خوارد لە کاتی سای دەستی کردو بە کۆمەڵێک جوڵە بە تایبەت جوڵەکردن بە ڕاستەی ناوەندی بڕیار لە عێراق و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ مەرکەزی عێراق. بەڵێ سپاس بۆ تۆ کاک سەبرە سڵاو لە بینەرانی بەڕێز. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانین بە چوارچێوەی جوگرافیەکدا بنرین کە زۆرترین کێشە و ململانیەکان لە خۆی دەگرێت و لە ئێستاوە لە ڕابردوشدا و سەرۆکی هەرێمیش کاتێک دەست بەکار بوو عادەتەن سەرۆکی هەر وڵاتی دەست بەکارە بە کۆمەڵی جوڵە و کۆمەڵی سەردان بۆ وڵاتانی دراوسێ و ناوچەکە و جیان دەکات. سەرۆکی هەرێمیش لە ئەسنای دەست بەکاربوونی وەک ئیشی هەمیشەی خۆی کە پێکەیەکی دیبلۆماسی و کەسایەتێکی دیاری هەیە سەردانی با بڵێن تورکیا و بەغدادی کردووە. جوڵە و هەنگاوەکانی لە کات و با بڵێن سات و تەوقیتی زۆر دیاری کراو و بە مەبەست تەوقیتەکان با بڵێن دیاری کراون و ئەوێت کورد لەم گۆڕانکارێنی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو ئەدەن کە ئەگەرێکی کراوەی لە داهاتوودا چونکە ئەگەر سەیرێکی بکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ساڵ 1916 لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆیادا ڕێژراوەتەوە کە بەدڵی فەڕەنسا و بەریتانیا و ئەو کاتەی یەکێتی سۆڤێتدا ڕێژرا. ئێستا ئەمریکا ئەوێت گۆڕانکاریەک لەسەر تا سەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا توانم بڵێم لە پێش ڕوخانی یەکێتی سۆڤێت کە ئامانجیان ئەوە بوو لەگەڵ یەکێتی سۆڤێتدا هەر بە ناوی نەخشە ڕۆژهەڵاتی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنیادمێنەوانەیە. ئێستا ئەمریکا ئەبینی زەختەکانی بۆ سەر ئێران تەواو چڕ کردوێتەوانێ گەمار و ئابوووریەکانی تەواو چڕ کردوێتەوە. تەنانەت ترەم لە چەندین وتار و نووسینی خۆیان باز لە ئەگەری بەکارهێنانی هەڕەشەی سەربازی ئەکات کاڵێ ئێران لە زمانی گفتوگۆتیە ناگات. دیارە ئەمریکا و ترەمپیش ئەگەری سەربازی بە ئەگەرێکی کراوە دانێت. جا لەم چوارچێوەیەدا و کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڕێژرێتەوانێ و پێگەی کوردیش لە دوای 16 ئۆکتۆبەرەوەوانە بە کۆمەڵی قۆناغی هاتووە و ئێستا لە قۆناغی هەستانەوە بەرەو پێشچوونایە ئەیانەوێت لەو گۆڕانکاریانەدا نەبڕێن ئەیانەوێت وەک چۆن لە ڕابردوو پرسی پێ نەکرادا بەشکرا ئەم جارە جارێکی دابەش نەکرێتەوانێ. ئەوە سەرۆکی هەرێم و کاک نەسیر بەمبارزانیە کە پارێزەری ئەم ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستانەیە پارێزەری ئەو دەستکەوتانەیە کە لە ڕاپەڕینا بەدەست هات لە کاتێکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو سەرۆکی کابینی هەشتی حکومەت بوو بەرەیەک لە ناوخۆ دروست بوو و هەندێک لە حیزبەکان ئەتوانین بڵێن حکومەتیان جێهێشت و پلانێک و هاڕەشەیەکی هەرێمی و ئیقلیمی نێودەوڵەتی هەبوو کە ئەسڵەن شتێک نەبێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوەنێ. بەڵام ئەبینین ئەو بە پاڵەوانی شکاندنی قەیرانەکان و شکاندنی گەمارۆ ئابووری و دیبلۆماسیەکان دادن کاک نەسیر کە بە هەنگاوردەکانی بە هەنگاو دیبلۆماسیە گرنگ و کاریگەرەکانی سنوورەکانی هەرێمی کوردستان کە لەلایەن هەندێک وڵاتەوانی و مەتارەکان کە داخرابوون توانی بەو شارەزایی و توانایی خۆی بۆ کەسایەتی خۆی هەموو ئەو بربەستانە بشکێنێت و دواتر گەمار و ئابووریەکان لەسەر هەرێمی کوردستان کە هەموو چاوەڕێ کەوتنی ئەم ئەزموونە بوو بەڵام خۆشبەختانە ئەتوانین بڵێن بەتاقی تەنیا دایابەری و هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی دارایی ڕزگار کردو لە قۆناغێکی هەستانەوەی زۆر گرنگدایە. کاک ئیسماعیل دوای دەست بەکاربوونی سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشێکی گەورەی قورسایی پەیوەندیەکانی جوڵەکانی خستۆتە سەرەوەی کە کێشەکانی هەولێر و بەغدا بەڕێژ بە شێوەی ئاشتی بە شێوەی تێگەیشتن چارەسەر بکرێت. هەر لەو ماوەی ڕابردووە 2000 سەردانی
بەغدای کردووە جارێکیان بۆ قسەکردن لەگەڵ کاربەدەستانی پلە باڵای عێراق بە تایبەتی سەرۆکوەزیرانی عێراق عادل عەبدولمەهدی کە نیەت باشیکی پیشانەوە لە بەرامبەر هەرێمی کوردستان یعنی ئەگەر تەماشا بکە هەرێمی کوردستانیش دووبارە نیەت باشی زۆر گەورەی پیشانەوە لەوەی کە ئامادەی هەموو کێشەکان هەموو کێشە سیاسیە ئابووریە اقتصادیە سنووریەکان لەگەڵ عێراقا چارەسەرکە بە ڕێگەی ئاشتی بە ڕێگەی گەڕانەوە بۆ دەستور یعنی خوێندنەوە چێ بۆی کە بۆ نمونە ئەم شێوازە عەقڵمەندانەیە سەربارەوەی کە بۆ نمونە لە سەردەمی نوری مالیکی و حەیدەر عەبادیە گرژێکی زۆر هەبوو و عێراق خۆی لەوە ئەبوارد کە کێشەی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی سازان و گفتوگۆ چارەسەر بکە بەڵام دووبار هەرێمی کوردستان لەگەڵ هاتنە پێشەوەی دەرفەتیەوەی کە بۆ نمونە عادل عەبدولمەهدی میان گرترا و میان ڕەوترا نەرمیەکی پیشانەوە لە بەرامبەر هەرێمی کوردستان و زۆر جاریش لە کۆبوونەوە ڕۆژنامەوانیەکانی ئاماژە بەوە کە ئەوان وەکو بەغدا ئەیانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنێکی باشتر و کێشەکان چارەسەرکەن خوێندنەوە بۆی کە هەرێمی کوردستانیش بەدەستکراوەیی و بە شێوازێکی زۆر باش بە جدیەتێکی زۆر باش سەردانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغدا بینینەکان تێگەیشتن هەوڵدان بۆ لە یەکتر نزیک بوونەوە خوێندنەوە بۆی کە هەرێمی کوردستان ئەیەوێت جارێکی تر لاپەڕەیەکی نوێ لەگەڵ عێراق هەڵباتەوە و بەڕاستیش ئەو پەرجدێتیش پیشان با بۆی کە کێشەکان کۆتایی پێبێ بە تایبەتی کێشەی مادی 140 کێشەی بودجە کێشەی پێشمەرگە هەموو ئستحقاقاتانی کە پێشمەرگە و هەرێمی کوردستان هەیە و پێشتر نەسەلمێنراون. بەڵێ کاک سەربەست خۆی دەستنیشانگەری عادل عەبدولمەهدی بە سەرۆکوەزیرانی عێراق ئەتوانین بڵێن گەشتبینیەک لە لای حیزبە کوردستانیەکان بەدیەکرا لەبەرەوەی عادل عەبدولمەهدی بە دۆستی کورد با بڵێن ناسراوە بوو بە کەسێکی میانڕە و تەقنۆقرات با بڵێن ناسراو بوو و لە ناو هێزە شیعە سونیەکانیشە سونەکانیشە تا ڕادێک مەقبول بوو و بە هەمویان دەستنیشانیان کردو کردیانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کە ئەبینی لە ڕابردووە چارەسەری کێشە دەستوری و مادە قانونیەکانی هەرێمی کوردستان هەرگیز بە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی ڕێکەوتنەکانەوانی با بڵین لە پەرلەمان و لە دانیشتنەکانی پەرلەمانە چارەسەر نەکراوە هەرێمی کوردستانیش ئەیەوێت هاوڵاتیانی کورد هاوڵاتیانی دەرەجەیەکی عێراق بن حسابی نەتەوەیەکی تایبەتیان بۆ بگرێت و پێگەی خۆی و مادە دەستوریەکان و ئیستیحقاقی ئابووری و دارایی و شایستە دارایەکانی خۆی هەم لە هێزی پێشمەرگام لە موسەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوانەیە پێی بدرێت لە کاتێکە ئەوان کە هاتن بودجەی هەرێمی کوردستانیان بڕی لە دواتر هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان یعنی لە زمانی گفتوگۆ یەکسەری بۆ زمانی جەنگ و شەڕ کە حکوومەتی عێراق لە سەرەتای دروستبوونی و هەتای ئێستا هەمیشە بەم شێوازە لەگە کووردا بوو هەر کاتێک لە پێگەی هێز و بەقووەتی خۆیان بووە هەرگیز بیری لە زمانی گفتوگۆ دانوستان لەگەڵ هەرێمی کوردستان با بڵێن لەگە کوردان نەکردوێتوانێت لەم بەشەی کوردستانە بۆیە ئێمە لە دەستوری 2005 کە دەنگی لەسەر دراوە کۆمەڵە مادەی باش جێکراوەتوانێت کە ئەتوانین بڵێن لە تموحی کوردایە ئەگەر هەچەندە هەرکەم و کوڕیە بێ بەڵام لە تموحی کوردایە چ حسابی هاوڵاتیانی دەرەجەیەکی بۆ بکرێت چ شایستە دارایی و موچە و بودجە و حەقی خۆی بە کورد بدرێت یعنی ئەگەر ئێمەش سەیرەکەین لە ڕێگای سەرۆک بارزانی وزارە قسەیشی ئەڵێ 1000 ساڵی گفتوگۆکردن لە 1 سەعات شەڕ باشترە بۆی ئێمەش هەمیشە بیرمان لەوە کردوتەوانە نەڕۆڵی خەڵک بە کوش بدرێت شەڕ لە نێوان هەرێمی کوردستانیان لە نێوان حکوومەتی عێراقەکە ئەوان هەمیشە بە زمانی سەربازی قساکەن بۆی هەرێمی کوردستانیش بە تایبەتی خودی کاک نێچیروان بارزانی کە سەرۆکی هەرێمە ئەو هەنگاوەی هەڵهێناوە و ئەیەوێ بە ڕێگەی ئاشتیانە لەگەڵ حکوومەتی عێراقا بکاتە گفتوگۆ و ئەنجامێکی باش هەرچەند ئەگەر سەری وڵاتانی نێودەوڵەتیشکەین ئەوان داوای عێراقێکی یەکگرتوو هەرێمی کوردستانیشی بەهێز دەکەن هەرێمی کوردستان لێرە بەچی بەهێزە بێت بەوە بەهێزە بێت کە لە ڕێگەی ئاشتیانە لە ڕێگەی ئیتیفاقەوە لە ڕێگەی جێبەجێکردنی مادە دەستوریەکانەوە شایستە هەموو ئەو شایستانەی کە لەلایەن بەغایە بۆ خۆی دەستەبەری کات بەم شێوازە کوردستانێکی بەهێز دروستە بێ و عێراقیش لە تەنگ و چاڵم و ئاژا و کێشە و ئەتوانین بڵێن لە کێشەی کوردیش ڕزگاری ئەبێت کەمە لە کێشەیەکی دێر زەمانەوە کێشەیەکی گەورەیە و هەمیشە
هەوڵیان نەداوە بۆ ئەوەی کە بە هەنگاوێکی ئاشتیانە کێشەی کورد لە سوارچێوەی عێراقی فیدراڵە کێشەکان یەکلای بکەنەوەیە. بۆیە پێگە دیبلۆماسیەکان بینینەکان بەرکەوتەکان دانیشتنەکان لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرۆکوەزیران لەگەڵ سەرۆکۆماری عێراق ئەمان هەموو پێمان ئەڵێن کە ئایندەی هەرێمی کوردستان ئایندەیەکی گەشە کوردستانێکی بەهێزە دوور لە هەموو ئەوانی کە هەندێک ئێستا دەهۆڵی بۆ ئۆکتن لە بڕینی بوجە و موچە و ئێستاحقاقاتی هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە ئەو بەرەیکە لە ناوخۆ دروست دەبێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەهێزی هەرێمی کوردستانە قسە بکەن بۆ دڵنیا بە هەرێمی کوردستان بۆتە نمونێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دڵنیا بە نمونی زۆر زۆر باشتر پێشکەشەکە چ لە ڕووی دیموکراسیەوانێ چ لە ڕووی پاراستنی تاک و کەرامەتی هاوڵاتیانەوەنێ چ لە ڕووی مرۆڤایەتیشەوانێ. یعنی ئەو ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستانی هەرگیز لە عێراق نییە. ئێستا ئەبینی عێراق غەرقی گەندەڵی بووە، غەرقی فەسادی دارایی و ئابووری بووە، بەڵام سێرگە بە شانوباڵی عێراق لە هەنی شوێن هەڵەدرێت و ئەو ئەزمونە جوان و ئارام و دیموکراسیەی هەرچەندێکە کرچ و کاڵیش بێت لە هەرێمی کوردستانە هەیە چاوی پێیان نابینن ئەیانەوەی هەمیشە هەرێمی کوردستان ملکەتی حکوومەتی عێراق بێت. ئێستا داواکەن نەوت ڕادەستکە کە لە ڕێکەوتنەکەیە بەم شێوازەیە کە بۆ ساڵێکەدا 2020 کراوە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەنێرێت کە موچە و بوجە جیاوازێکی زۆری هەیە. موچە تەنها موچەی فەرمانبەرانە، بەڵام بوجە بە شێوەیەکی عام با بڵێن لە سایە 12 سایە 7 ئەنێرێت. کاکسمانەوەی ئەنێرێت بوجە موچەش نییە چونکە کەمترە لە ئاستی موچەشە وەکو جۆرێکە لە هاوکاری. بەڵێ یەکەم جار 307 ملیاری ئەنارد بەم شێوازە، بەڵام ئێستا 450 بۆ 55 ملیارە دینار ئەنێرێت لە بەرامبەر ئەوەیە کوردستان 250,000 نەوت کە ڕۆژانە خۆی ئەیفرۆشێت هەم کۆمەڵی قەرزی کۆمپانیەکانی لە ئیداتەوانی و تەکمیلەی ئەو پارەیەکە کە لەلایەن بەغدادەوە ئەینێرێت موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بێ دابینەکە کە سوپاس بە خواتوانی بڵێن 4-5 مانگە موسە بەبێ پاشەکەوت دابەشەکرێ و هەرگیز سەرکردایەتی کوردیان با بڵێن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هێرم بیر لەوە ناکەنەوانەیە کە جارێکی تر هەرێمی کوردستان فەرمانبەرەکانی نیو موسە و ڕوبع موسە وەرگرن. بۆیە ئێستا پێگە دیبلۆماسی و هەنگاوەکانیان کە بۆ بەغدایە بۆ ئەوەی تاکی کورد تاکێکی شەرەفمەندانە و سەربەرزانە بژی. کاک اسماعیل ئەمە سەلمێنەری ئەوەشە کە بۆ نمونە ساڵانێکی زۆر خەڵکانێک گوایان پیشانەیە لە کوردستانەوە کە ڕەنگە ئەو حکوومەتی هەرێمی کوردستان یا بە دیاریکراوی سەرکردایەتی پارتی بێت کە ناوێت ڕێکەوتن لەگەڵ بەغدایە بکرێ. یعنی ئەگەر بۆ نمونێمە سەیری ئەم قۆناغە تازێ بکەین بە تایبەتی لە دوای هاتنی عادل عەبدولمەهدیەوە هەرێمی کوردستان پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ بەغدا هەیە. یعنی سەردانەکان بەردەوامە و لە یەکتر تێگەیشتن هەیە. حکوومەتی عێراقی ئامادەیە شتێک هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە چەند جارە بچێتە بەغدا و ئامادەی پیشان ناو بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان، بەڵام بەڕێکەوتن بۆی کە بگەن بە شتێک کە هەرێمی کوردستان شتیایە زەرمەند نەبێ. بۆ نمونە ئەوەی کە 4 ساڵ هەرێمی کوردستان بودجەی بڕاوە وای کردووە کە هەرێمی کوردستان بکوێتە ژێر قەرزێکی زۆرەوە و حکوومەت عێراقی حەق خۆیەتی کە بۆ نمونە بتوانێت هاوکاری هەرێمی کوردستان بکات بە شێوازی جیاواز بۆی هەرێمی کوردستان بتوانێت بەشێ لەو قەرزانە باتەوە و هاوکاتیش هەرێمی کوردستان بتوانێت وەکو پێشووتر بە موچەی فەرمانبەرانی دابین کە پرۆژەکانی ئاودانکردنەوە سەر پێ بخە، ژیانی هەوڵاتیان دووبارە گەشە پێ باتەوە. ینی مەبەستی من زیاتر لە قسەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەمەی سەلمان جارێکی تر کە هەرێم هۆکاری ئەو کێشانە نەبوو کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە هەبووە، بەڵکوەوە حکوومەتەکانی نوری مالیکی و حەیدەر عەبادی و کۆمەڵێک خەڵکی میلیشیاگەر و تایفی بوون کە هەوڵیانەیە بەردەوام کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەن و ئەو ئاودانی و ئارامی کە لە هەرێمی کوردستان هەبوو بەری پێ بگرن. پێم خۆشە لەسەر ئەوە قسەی بکەین کە هاتنی وەفدێکی باڵای ئەنجومەنی ئاسایش 15 ئەندام لە ئەنجومەنی ئاسایش یەنە بەغدا دانیشتێکی زۆر تایبەت لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستانەکەن. کەنوە کاک اسماعیل چییە بۆ ئەم هاتنەوە بۆ ئەم بایەخەیە کە لە ئاستی نەدۆڵەتیا بە پرسی کورد و پرسی هەرێمی کوردستان درراوە؟ پێشەوەی وەڵامی ئەو دەمانێ کە لە گفتوگەکاندا باسی ئەوەت کرد کە هەنێ هێزی ناوخۆ کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەلایەنی هەرێمی کوردستانە کە ناگەنە چارەسەر، نەک ئەوان کورد و هەرێمی کوردستان ئەزانی کە ڕێکەوتن ناوێت لەگە بەغدای بکات.
بەڵکو لە ئەسنای هەرێمی کوردستانە خودی پارتی دیموکراتی کوردستان و لەناو پارتیشە سەرۆک بارزانیان کرد بۆ ئامانج کانون و نوێنەری مالیکی کێشەی شخصی لەگەڵ مەسعود بارزانیدا هەیە بەڵام لەم هەنگاوانەی ئەخیرا دەرکەوت کە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە وەک لە پێشتر ئاماژەم پێدا با بڵێم پاراستنی ئەمەزمونەی گرتوۆتە لایەنێکی ئیجابیە و ئەم هەنگاوەکانیشی بردوۆتە پێشەوانی بۆ ئەوی لەگەڵ حکوومەتی عێراقا بگاتە ڕێکەوتنەوە وەڵامی هەموو ئەوانی کە لە ڕابردووە دراوەتەوانێ و هاتنی بۆ سەبارەت بە پرسیارەکەش هاتنی شاندێکی ئەنجومەنی ئاسایشی سەربەنەتەوەی گرتوەکان کە ئەنجومەنی ئاسایش دەستگایەکی زۆر گرنگی ڕێکخراوی نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکانە و دەستگایەکی دیار و کاریگەرە و کە زۆربەی بڕیارە سیاسی و با بڵێن ئابوووریەکانیش لە ئەنجومەنی ئاسایش کاتێ دەنگی لەسەر ئەدرێت لەوێەوە دەرەچێت کە ئەم شاندەی هاتوون نوێنەری 15 وڵاتی ئەندامی ناهەمیشەیی لە ئەنجومەنی ئاسایشی تیا بووە توانین بڵین لە 3 دەیە کە سەردانی عێراقیان نەکردووە بەڵام بەهۆی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە ئەم سنوورە بە تایبەتی و ئەو گۆڕانکاریانی کە لەم ناوچەیە لە داهاتوە ڕووەدات دیارە بە باشان زانیوە سەردانی عێراق بکەن لەگەڵ سەرۆکی کۆمار و سەرۆک ئەنجومەنی وەزیران و لەگەڵ هەموو عێراقا کۆبوون و دواتر بە بانگێژنامەیەکی فەرمی بانگێشتی سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان کراوە و لەوێ بەجیا لەگەڵ شاندی کوردی و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانە کۆبوون نەتەوانیە دیارە کۆبوونەوەیان لەگەڵ کووردا بەم شێوازە ڕاستەوخۆیە ئەمە دەرخەری ئەوەیە کە پەیوەندەکانی کورد لە ئەمڕۆ لە دوێنەیە جیاوازیکی گەورەی تایە ئەبینین لە ڕابردووە لە سەردەمی ڕاپەڕین شۆڕشەکانی کووردا هەرگیز دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا یان با بڵێن نەتەوە یەکگرتوەکان کە لە ساڵی 1935 دروست بووە ئامادەنە بۆ گوێ لە داواکارەکانی کورد بگرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەمیشە لەلایەن باڵێۆزەکانی دەوڵەتانی تراوانێ یان لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە کە لایەنی سێمیان ئێرانەوەیان تورکیاوە گوێ لە داواکارەکانی کورد گیراوە گفتوگویان لەسەر کردووە و ئامادەش نەبوونا بە هیچ شێوەیەک ئەگەر شۆڕشەکان بخوێنین ئامادە نەبوون بە هیچ شێوەیەک بە وەسیقەیەکی فەرمی لەسەر وەرەقەیە کە ئیمزای نەتەوەی گرتوەکانی پێوە بێت جوابی هیچ داواکاریی کورد بدەنەوانە کابینی ئێستا پێگەی کورد پێگەیەکی بەهێزی هەیە لە ناوچەکەدا ئەبینین ئێران بەرەو لاوازی ئابووری ڕۆشتووە و ئایانەوێت جێگرەوەی ئێران لەم سنوورەیە دروست بێت بەدابەتی لە ڕووی غازی سروشتی و لە ڕێگای لە ڕووی غازی سروشتی لە ڕێی نەوت و زەوانێ هەرێمی کوردستان دیارە پێگەی بەهێزی هەیە ئایانەوێت بگەنە جێگرەوەی ئێران بۆ ئەوەی لە ئەوروپایە ئەم بۆشایی وزە دروست نەبێت جا بۆیە دانیشتنی لەگەڵ شاندی کوردیە گرنگی تایبەتی خۆی هەیە گوێگرتن لە داواکارەکانی کورد جارێکی تر پەیامیدا بە عێراق بە دەوڵەتانی دراوسێ کە ئێمە کوردەکان ئەپارێزین و ئەتوانین بڵێن وەکو دەوڵەتێکیش لەگەڵ هەرێمی کوردستانە دانیشتوونە و پیادانانێکی ناڕەسمیشە بە پێگەی هەرێمی کوردستان وەکو دەوڵەت و پەیامە بۆ هەموو ئەو دەوڵەتانی دراوسێ کە ئەبێ ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان پارێزراوە بێت ئەبێت پەیامێکی گرنگە بۆ بەغدا بە تایبەتی کە بێ شایستە دارایەکانی شایستە ئەوانی کە لە دەستورە جێبەجێ بووە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەبێ پەیوەندیەکی ئاشتی بێت لەسەر بنەمای دەستور و ڕێکەوتنامەی کە لە نێوانیان ئەکرێت جێبەجێ بکرێت بۆ ئەوی جارێکی تر بیر لە بەکارهێنانی هێز نەکرێتەوە. کاک اسماعیل ئەوەی کە لە دوێنێ بینیمان لە هاتنی وەفدی باڵای ئەنجومەنی ئاسایش و ئەو وەفدەی هەرێمی کوردستان کە بە سەرۆکاتی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوانێ و کۆبوونەوەکە جدێتێکی زۆری پێوە دیار بوو بەڵام ڕوانگەیەکی زۆر گرنگ ینی قسەکردن بوو لەسەر مادەی 140 و ناوچە کوردستانیەکانی بندەستی حکوومەتی عێراقی ئەوانەی کە تا ئێستا جێگی ناکۆکین و یەکلا نەکراونەتەوە ینی خوێندنەوە بۆ ئەوەی کە بۆ نمونە هەرێمی کوردستان ئەوێ لە پرسێکی بۆ نمونە ئەوەی دوێنێ زۆر قسەی لەسەرکراوە کەمترین ڕەنگە لەسەر بوجە و هەندێک بابەتی داراییەوە قسە بکرابێ بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان بە جەوهەری کێشەکانی خۆی زانین لە عێراقا پرسی خاکە پرسی کەرکووک و خانەخین و شنگال و ئەو ناوچانەیە خوێندنەوە چی لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ئەوێت لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە لە ڕێگەی جیهەتی سێمەوە گەر بۆ نمونە جیهەتی سێمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێ بەریتانیا بێ شوێنێکتر بێ ئەوێ مادەی 140 بباتە قۆناغێکی تر بەتایبەت کە پێشێ ساڵی داهاتوو
هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان بکرێ کە هەڵبژاردنێکی چارمسازە لە کەرکوب لە ساڵی 2005ەوە تا ئێستا هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان نەکراوە و هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی بە تەحەدایەکە زانێت لەوەی کە ساڵی داهاتوو هەم سەرژمێری گشتیەکرێت لە عێراق و بڕیارەگەر بکرێت و هەم وا بڕیاریشە کە هەڵبژاردننی گشتی بۆ ئەنجومی پارێزگاکان بکرێت لەسەر ئاستی هەموو پارێزگاکان خوێندنەوەچێ بۆ ئەم گرنگیدانە بە پرسی خاک بە پرسی کەرکوک و خانەقین و شنگال خۆی کێشەی کورد لە ڕابردوشدا هەر ئەوە بووە کە جیهەدێکی سەرێکی وەکو باڵن ڕێکخراوی نێودەوڵەتی نەتەوەی گردووەکانیان هەز لایەنێکی دەوڵەتی زلی هەز لە کاتێکا ڕێکەوتنامی لەگەڵ عێراقا کردووە بەشداریان نەکردووە با بڵێن وەکو شایەتێک بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەی ئێستا کە هاتوونە و دانیشتن و گفتوگۆکەن کۆبوونەوەکەن کۆبوونەوەیکی دەری جەناب وتێت جددی و چارە نووسازە و میلەتی کوردیش لەوەتی هەیە هەر کێشەی خاکی لەگەڵ دەوڵەتانی دراوسەیە هەبووە بۆیە کێشەی خاکە خۆی کێشە جەوەرەکە کێشەی خاکە بەڵام با بڵێن کێشە لاوەکیەکانیش کە شایستە دارایی و موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستانە ئەمەش کێشەیەکی با بڵێن گرینگە پێویستە سەرەتا هەرێمی کوردستان ئەو کێشەیە چارەسەر کات و کێشەی خاک وەک جەناب باسێکرد لە سەرژمێریە ئەگەر حکوومەتی عێراق ئەوایە لە دەستورە هاتوو کاک سەربەز لە ساڵی 2007 دەبێت سەرژمێری بکرێت لەو ناوچانەیە بۆ ئەوی یەکلایی بێتوانێت بەڵام ئەوە لە بەرژەندی کورد بوو زەمانێت ئەوە نامەدە نەبوون ئەبینین لە 16 ئۆکتۆبەرە چەند گوند و ناوچان تعریب کرد و بە عەرەبیان کرد و هاتوونە دیمۆگرافیای ئەو ناوچانەیان گۆڕیوە و ئایانەمە تاکو ساڵی 2020 ئەگە سەرژمێری بگرێت لە بەرژەوەندی خۆیان ئەمە کۆتایی پێبێنن بۆیە هاتنی ئەنجومەنی ئاسایش پەیامی زۆری تیا بۆ سەرەتاوە باسم کرد و پەیامی ئەوەی تیا بۆ کە پێویستەکە بە ڕێگەی گەشتیانە پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانی کەوا باڵی ناوچەی کوردستانی و کەدا بڕێناو لە هەرێمی کوردستانە با بڵێن دەسەڵاتێکی مەدەنی لە ناوچەکانە جێبەجێ بکرێت حکومڕانی شوێنەکان بکات و ئەو مادی سەوچل و ئەوانی کە پەیوەستن بۆ بابەتانەوانی جێبەجێ بکرێت ینی ئەگەر دەستگایەکی گرنگی وەک ئەنجومەنی ئاسایش بێتە ئەم بینەوانی و گرنگی جێبەجێکردنی مادە دەستوریەکان کە بێگومانەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانەیە دەست خۆش بێ کاک اسماعیل پێم خۆشە لەسەرەوەش قسەی بکەین کە هەرێمی کوردستان لە کاتی ئێستاە کە دووبارە خەریکی هەڵقشانەوەی دۆخی سیاسی دیبلۆماسی ئابووری کرانەوەیکی باشترە بەڵام هەندێک ڕێگری ناوخۆی بۆ دروستەکرێت بە تایبەتی لە ئاستی ناوخۆیە هەندێک لە حیزبەکان لە پێکهێنانی حکوومەتە بەڕاستی کاتی زۆریان کوشت و لە ئاستی هەرێمیشە پارتی کرێکەرانی کوردستان سەرێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە ناو بناو بینین کە فڕۆکانی تورکیا قەسفی شاخە سنوورەکانەکەن بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئاودانیشی لێیە ینی هاتنی پەکەکە بۆم سنوورە و ئەم شێوازە خراپ بە مامەڵەکردە لەگەڵ خەڵکی سنووری قەندیل و ناوچەکەەوە بە تایبەتیش لەگەڵ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ینی بۆچیە بەهێزێکی کوردی کە داوای مافەکانی خەڵکی کوردستانەکە لە باکووری کوردستان ببێ بەسەر ئێشە بۆ باشووری کوردستان و ئەو هەموو قوربانی کە بینیمان لە ماوەکانی ڕابردوو چەندین جار سوپای تورکیا پەلاماری خەڵکی مەدەنیە و تێکەڵبوونی پەکەکە بە ناوچەی ئاوەدانیەکان تێکدانی ئەو ناوچە ئاوەدانانە دروستکردنی مەترسی بۆ سەر ئەو ناوچە ئاوەدانانە ینی بۆ بێمە خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چییە بۆ بێ پارتێکی کوردی سەرێش بۆ هەرێمی کوردستان دروستکە بەڵێ ئەگەر بێنە سەرەتای پرسیارەکە باسی پێگەنانی حکوومەت بکەین کابینی چەند هێزی سیاسی نەئەوەتانێ باشکرا بڵێ ئۆپۆزیسیۆنی ناوەتا بێنە ناو پرۆسەکانی و حکوومەت دروست بکەن کابینین بوونەتە سەرێشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وایان کردووە پەرلەمان پشووی هاوینی خۆی درێژ کاتەوانە پێما بێ بوومەوەی 15 ڕۆژە بۆ ئەوەی ئەمان CV کاندیدەکانی خۆیان پێشکەش بکەن پارتی دیموکراتی کوردستانیش لە پێناو ئاسایشی ناوچەکە لە پێناو پاراستنی ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو یەکگرتووی هێزە کوردیەکان کە پارتی دیموکراتی کوردستان دووربینتر ئەڕوانێتە قۆناغەکە کە ئەزانێت گۆڕانکاری گەورە لە ناوچەکەیان ڕوو ئەدات بۆی ئەوێت هێزە کوردیەکان لەم سنوورێ هەمویان یەک دەست و یەکگرتوو بن بۆ ئەوەی بێبەش نەبن با بڵێن بەلاوازی نەچنە گفتوگەکانەوە گەچی لەگە حکوومەتی عێراقا بێیان لەگەڵ هەرێ هێزێکی تری نێودەوڵەتیان هەرێمیە بێت بۆ دووبارە داڕنشنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەکە بە تەنها پارێزگار چارەسەر ناکرێت ینی ئەوە شتێک یەکلا بووە مادەم کورد زۆری نەبێت لە کەرکووک و ئەنجومەنی پارێزگای
کەرکووک زۆرینەی کورد بێ ینی پارێزگارێکی کورد حەقی کووردە بەڵام ئایا بە تەنها پارێزگارێکم کێشە شارەسەرە بێ لە کاتێکە حەشنی شعبی مەلەفی ئەمنیە و شارێ بەدەستەوە بێ لە کاتێکا لێوێ تعریب بکرێ لە کاتێکا لێوێ دنیای کێشە ڕوبڕ کریا بێتەوە بەتاکید نەخێر بەتاکید نەخێر تەنها پارێزگارێ ناتوانێت کێشەی کەرکووک چارەسەرکات لەبەرەی کێشەی کەرکووک کێشەی پارێزگارێک نییە بەتەنیا کێشەی کەرکووک کێشەی خاکە کێشەی شوناسە ینی هەمیشە ئەوان ئەیانەوێت لە کەرکووک بە تایبەتی شوناسی کوردی بسڕنەوەن ینی نازنامەیەک نامێنێ بە ناوی کوردی و لە سنوورەیە تەنانەت عەرەبەکان و تورکمانەکانیش ئێستا دەنگیان دلێرە و داوای پارێزگاری کەرکووک ئەکەن بە تاکید لەژێر پۆستاڵی حەجی شەعبیە هیچ دەسەڵاتێکی نابێ پارێزگار و گەڕانەوە بۆ حەجی شەعبی و ئەمرگدەرکردن لەلایەن ئەوانەوانی و پارێزگارێکی بێدەسەڵات ئەسڵەن پارتی نایە پارێزگاریدانێک کە پارێزگارێکی بێدەسەڵات دواتریش گەر باسی پاکەکە بکەین لە سنوورەکەیە من یەک پرسیار ئەەکەم لە دروستبوونی پاکەکە و لە ساڵی 1970ەوە هەتاوەکوی ئێستا کەوا نزیکی 40 ساڵە دروست بووە یەک سوودێکی پاکەکە لە سنوورەکە پێم بڵێ قازانجێکی بۆ کورد چییە؟ سوودەکانی چی؟ ئەو نەباوەڕی بە دەوڵەتە نەباوەڕی بە ئاڵای کوردستانە نەباوەڕی بەم هێزە کوردیانەیە کە لەم سنوورەیە وەختی خۆی لە 1990 ڕاپەڕینیان کردووە و خراپترین و قێزەوەنترین و زۆردارترین دەسەڵاتیان لەم سنوورەیە دەرپەڕانتە دەرەوانی و حکوومەتێکی کوردستانی دروست بووە چاویان بەمانی شاڵ نایەت یعنی ئەوان 4 تەقاکەن لە سنووری تورکیایە و لە ناو باکووری کوردستانە و هەرێمی کوردستانە کردووە بە پێگەیەکی ئارامی و حەوانەوەی خۆیان ڕائەکەن بۆ ئێرە و لە هاوڵاتیانی سنوورەکانی تورکیا و ئێران پێوە ئەبن ینی هاوڵاتی سیڤیل چی بکات لە شوێن و ناوچەی و گوندی خۆی نیشتەجێ بۆ خەریکی کار و کەسابەت و بژێوی ژیانی خۆیەتی ئەم ڕائەکە لێرە مەقڕێک دروست دەکات و شەو ئەچێ 4 تەقاکە و ڕاکاتەوە بۆ ئەمدی و لێرە هاوڵاتیانی سیڤیلی پێوا بێت ینی تاوانیم هاوڵاتیانە چییە کە لە شوێن و با و باپیرانی خۆیانە ژیانەکەن بەهۆی ئەوە شەوانێ سەدان گوند چۆڵ بۆ لە ناوچە سنووریەکانە کەمەش زەرێکی گەورەیە هەم لە ڕووی کشتتوکاڵیەوە هەم لە ڕووی ئاژەڵداریەوە هەم لە ڕووی ئاوادانکردنەوەی گوندەکانەوانە ئەسڵەن چاویان بەو ئەزمموی هەرێمی کوردستانە هەڵنایەت کە هەرێمی کوردستان تەنانەت دەستی ئاوادانی گەشتۆ بە دوورترین گوندەکان کە لە ناوچە سنووریەکانی شابێت بۆیە پاکەکە گەورەترین سەر ئێشەیە و ئەنجندایی وڵاتانی ئیقلیمی جێبەجێ ئەکات و با بڵێن ئەیانوێ بیکەنە کۆسپێکی گەورە بۆ ئەوەی حکوومەتێکی بەهێز لە هەرێمی کوردستانە دروست نەبێت و ئەیانەوێت پەیامێک بدەن بە هەرێمی کوردستان کە شەڕی ناوخۆ هەڵگیرسێنن کە یعنی ئەوەی ئەوان ئەیانەوێت لە دوا پەیامی با بڵێن ئۆجەلانیشا و سەرگردەکانی تریشیان ئێستا لە قەندیل هەرگیز لەگەڵ ئەوانی دەوڵەتی کوردی لە هیچ ناوچەیەکی کوردستانیا دروست بێت هەرگیز نایانەوێت خاکی هیچ وڵاتێک بە ئێران و بە تورکیا و بە سووریا شۆدابەش بێت ئەگەر ئێمە لە باسی داگیرکردنی ئەفرین بکەین کاتێک تورکیا هێرشی گردە سەری ئەسڵان پاکەکە نەیەش پێشمەرگەکانی ڕۆژ بەشداری تیا بکەن کە ئامادەش بوون دژی تورکیا بۆستنەوەنیە پاکەکان نایانتوانین بچن لە ئەفرینە بەرگری بکەن ئەگەر ئەمە پەیامێکی تێکدەرانە نەبێت ئایا ئەمە هەڵسوکەوتێکی تێکدەرانە نەبێت ئەمە چاویان بە ئەزمموی هەرێمی کوردستانە هەڵنەیەت ئەمە لەمە زیاتر یعنی چیترە یعنی یەک سوودی هەتا ئێستا بۆ نەبوو کورد نەبوو ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان نەبووە هەتا ئێستا نەیانتوانیوە یەک من ناڵم کانتۆنیەک پارێزگایەک من ئەڵم یەک گوندیان هەتا ئێستا ڕزگار نەکردووە بوونەتە سەریەشە بۆ ناو کوردەکانی ژێردەسەڵاتی تورکیا ئیسماعیل بەرەو کۆتای بەرنامەکە ڕنج زۆر بە کورتی ینی ئەوەی کە ئێمە بمانوێت هەرێمی کوردستانی بەهێزمان هەبێت بۆ بمانوێت کێشەکان لەگەڵ ناوەندا باشتی چارەسەر بکەین بۆ بمانوێت پەیوەندیی باشمان لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە و هەرێمی هەبێ ینی پێویستی بۆ هەیە نیواڵی کورد نیواڵێکی ڕێک بێت ئەوەی کە هێزەکان بۆرمنەوەی کە بەڕێز باستکرا گەر سنە حکوومەت و حکوومەتداریەکەن هێزێکی ڕازگۆ و ڕاستەقی نەبن و خاوەنی پەیامی خۆیان بن و ئیلتیزام بە ڕێکەوتنەکانی خۆیانەوە بکەن واگەر نایکەن ئەو پۆسیۆن بن ئەو پۆسیۆن بن و لە پرسی پارتی کرێکارانی کوردستانە ئەو هەموو کێشە و سەرێشەی کەوان دروستەکەن بەڕاستی کاتی و هاتووەکە ینی بۆ من هەرێمی کوردستان بۆی بپەرژێتە سەر دۆخی خۆی ژیان باش کاتەوە ئاسایی کاتەوە خەمێکی باش لە کەرکووک بخوا بتوانێت موچە و بودجە و قوتی خەڵک دابی بکە ینی دۆخێکی ئارامتری هەبێت خوێنەوەی تۆ چێ بۆم و زۆر بەکورد بێگومان پتەوی هەر نەتەوە یەکان هەر دەوڵەتێک بەهێزی هەر وڵاتێک لە سەرچاوەکەی لە بەهێزی ناوخۆوە سەرچاوی گرتووە ئەگەر حیزب بە کوردستانیەکان یەک گرتوو بن یەک دەنگ بن بۆ پرسە نیشتیمانیەکان و
پرسە استراتیژیە دوورمەوداکانی یەک هەڵوێز بن بێگومان کوردستانیی بەهێز دەبێت هیچ کات حکوومەتی عێراق ناتوانێت نەهێرشی سەربازی بکات نەموچە و بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان ببڕێت ئەزمموی ڕابردوومانێ هەست کاتێک کورد یەکگرتوو بوو بێت و بەم خۆلانی ڕابردوو شەوانەیە توانیتی گەورەترین دەستکەوت بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەن و کوردستان لەسەر پێگە و لەسەر پێی خۆی بوەستێت بێگومان پاکەکە دەردی جەنا بدوتت کاتی ئەوە هاتووە سنوورێکی بۆدا بندرێت و پامی دوێنێژ حکوومەتی هەرێمی کوردستان بەیانێکی بڵاو کردەوە کە داوا کات پاکەکە لەو ناوسە سنووریانەیە ینی ناکرێت لەوە چیتر هاوڵاتی بێتاوان ببێتە قوربانی هاوڵاتی سیڤیلی ببێتە قوربانی و نیگەرانەکانی شنگاینەوە حکوومەتی تورکیا ناکرێت بەهۆی چوار گەریلا و بۆی چوار پاکەوە ناوچە کوردستانیەکان تۆباران کات قەسفی کات هاوڵاتیانی کورد شەهید کات وا لە کوردستانەکەن ئەوان مەبەستیان نەزیاتر کە کوردستان و حکوومەتی هەرێم نەبژێتە سەر ئەوەی کە یەکگرتوو بێ لە ناوخۆ نەبژێتە سەر ئەوەی کە هەنگاوەکانی بۆ کوردستانێکی بەهێز بێت هەمیشە ئەیانەوێ بە کێشە ناوخۆیەکان و کێشە لاوەکیەکانەوانە حکوومەتی هەرێم توانە و تااقەتی خۆی سەرف بکات نەبژێتە ئەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنێکی جدی بکات و لەسەر پرسی خاک و مادەی سەوچل و کەرکووک و شنگال و مەخمور و هەموو ئەو ناوچانەی تر ڕێکەوتنی جدی بکات بۆ ئەو یەکلایی بکرێتەوە. دەسی کاک ئیسماعیل ئەحمەد خۆش بێ خۆشحاڵ بووین کاک ئیسماعیل ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرنامەی ڕاڤا ئامادە بوویت. سپاس بۆیەوە دەستی خۆش بێ. دەستی خۆش بێ ئازان هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا دیدار بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.